گاردی کۆماری بەهێزترین هێز بوو لە سوپای عێراقا. ئەمانە مەشقێکی تایبەتیانە بینی و هەڵبژاردەش بوون زۆریان لە ئەوەڵیەوە، دوایەوە چەکەکانیان هەمووی باش بوو. ئەگەر بیتە سەر تانک و ئەوانەیان باشترین تانک لای ئەمانە بوو، باشترین چەک لای ئەمانە بوو، باشترین ئاڵەت و جیاز و بڵین جیازی بێت تەلووسی هەلای ئەمانە بوو، هەموو شتێکیان دەڕێژەیەک بوو. لەبەرەوە بەهێزترین سوپا بوو لە عێراقا، سەر بە کۆماریش بوون. بەڵێ هێزێکی تایبەت بوو. بەشیان جیاوازە بوو، بەهێزترین بەشی گاردی کۆماری کامانە بوون؟ بەڵێ حامورابی ینی فرقەی مدەڕعە حامورابی ئەوان لە هەمووی بەهێزتر بوو. اینجا نەبوو خەزمە سەر دێ دوایەوە مەدینە المنەوەرە تاکوەگەیتە عابد. عابد ینی زەعیفترین هێزی سوپای کۆماری بوو، ئەوی شەردە بابات بوو. بۆ نمونە حامورابی ئەگەر تانکەکەی لە 150 تەمەنی بمابایە ئەیاندا بە عابد، ئەوان تانکێکی سفریان وەرەگرتەوە بۆ بەکارهێنانی.